زۆر باشە بینە سەر پرسیارێکی کەسی تایبەت بە جەنابتەوە کە ئەو جێی شانازیە دکتۆرێکی گەنجی کورد هەڵەیەکی پزیشکی لە پرۆگرامی خوێندنی یەکێک لە زانکۆ هەرە وەکو بڵێم معتەبەر و ناسراوەکانی جیان بگرێت. من حەزەکەم لەسەر ئەو بابەتە خۆت وردەکاریم بۆ باسکەیت. بەڵێ ئەوەی ڕاستی بێت ئێمە بڵێن بەهۆی ئەوەی کە بە بەردەوامی لەگەڵ پزیشکە گەنجەکانمانە ئەبێت محاضەرە حازرکەین ئەو هەموو پێنجشەمەیە پێنجشەمەیە کۆبوونەوەیەکمان هەیە باسی بابەتێکی زانستی ئەکەین لەبەرەوە ئێمە بێت دایمە ئەپدەیت بین و دایمە کتێب بخوێنینەوە. ئەوەی ڕاستی بێ من لە کاتی خوێندنەوەی یەکێ لە بابەتەکانە کە عیلاقەی بە ئینەوە هەیە لە کاتی کۆڕۆناکە ئەگەر بزانن شتێکە وەکو جلگرەیە بەڵێ ئێکی بە پەنجەتەوە ئەمە ڕێژەی ئۆکسسیژین و لێدانی دڵ ئەپێوێ ئەو مۆزوعە ئەخوێنەوە کە خوێنمەوە هەستم کرد هەڵەیەکی تایە. ئەوەی ڕاستی بێت تاوان ئەم کتێبە زانکۆی کامبرج دەری کردەوە کە زانم زانکۆی کامبرج یەکێکە لە زانکۆ هەرە معتەبەرەکانی جیهان لە ڕانکی زانکۆکانی جیهانە هەشتەمە و قەینا هەشتەمە. بەڵام ئێمە وەکو بڵێن دکتۆر وەکو خوێندکاری کۆلێژی پزیشکی ئێمە سێ زانکۆ هەیە کە زۆر ئاعتیباری بۆکەیت لە عالەمە یەکیان هارڤەردە لە ئەمریکا ئەوانەی تر ئۆکسفۆرد و کامبرج یعنی لە سێ زانکۆ موهیمەکانی جیهانەکە زۆرترین کتێبی پزیشکی دەرکا و زانکۆیەکی زۆر معتەبەرە و کتێبەکانی لەسەر ئاستی هەموو جیهان ئەخوێنرێتەوە و ئەم کتێبەی کە من خوێنمەوە لە ڕاستیە خۆی بۆ خوێندکاری دکتۆرا دانراوە. دکتۆرایەکە لە بریتانیا ئیهێنیت و لە هەموو عالەما توانی ئیشی پێ بکەیت و معتەرەفە پێڵێن FRCS شەهادەکە. ئەم کتێبە کە دانراوە بۆ خوێندکاری دکتۆرا خوێندکاری FRCS دانراوە. من کە بابەتەکەم خوێنەوە هەستم کرد لە میکانزمی ئیشکردنی ئەم جیهازە. خۆی میکانزمەکەی معقەدە بەڵام ئەگەر یەک نەبزەی بەسیط بم لەسەر ئیشکردنەکەی خۆی ئەم جیهازە دوو جۆر تیشک ئەنێرێ. تیشکی سوور ئەنێرێ باش کە درێژی شەپۆلەکەی 660 نانۆمەترە. شەپۆلێکی تر لە خوار سوورەوە ئەنێرێکە 940 نانۆمەترە. طبعا ئەمەی کە سوورە ئۆکسسیژینەکە ئەپێوێ، ئەمەی کە خوار سوورە ئەو هیمۆگلۆبینە ئەپێوێت کە ئۆکسسیژینی لەگەڵانەیە بە فەرقی بینی ئەم دوانە ئەزانێ ئۆکسسیژینی ئەم پەنجەیە چەنە. لە باسکردنی میکانزمی ئەم پیشکردنە غەڵەتەکە لێرایە ئەم پێچوانەوە باسی ئەو میکانزمەکە. ئیتر ئەوەی ڕاستی بێ من کە خوێنمەوە یەکەم جار شکم لە خۆم کرد تۆ شک ناکەی لە کتێبێکی زانکۆیەکی شک لە زانیارەکانی خۆت بەڵێ شک لە زانیارەکانی خۆتەکەی چوم کتێبێکی ترم هێنا هەر لە زانکۆی کامبرج بوو سیرم کرد هەڵەیە ئەم کتێبەیان چوم کتێبێکی زانکۆی ئۆکسفۆردم هێنا خوێنمەوە سیرەکەم ئەمە هەڵەیە لە گوگل سێرچم کرد هەنێ سایتمان هەیە ئێمە سایتی پزیشکیە سیرم کرد بزەبەت هەڵەیە. ئیتر ئەوەی ڕاستی بێ من ئیمێڵێکم بۆ گەڕام بە دوای ئیمێڵی زانکۆی کامبرجە ئیمێڵەکەم دۆزیەوە ئیمێڵەکەم بۆ ناردن خۆشبەختانە دوای هەفتەیەک طبعاً وەکو چۆن شەریکات بەشی ڕاژی بەشداربوانیان هەیە ئەوانیش بەشی ڕاژی بەشداربوانیان هەیە پێڵەن کەستمەر سەرڤیس جوابی یامەوە وتی ئێمە ئیمێڵەکەتمان ناردووە بۆ بەشی بە دواداچوونەوە بە داداچوونەوەی تێکستەکان. ئیتر ئەوە بوو دوای فترەیەک بەشی بە دواداچوونەوە جوابی بەشی ڕاژی بەشداربوانیان نابووەوە وتویان بەڵێ ئەم شتە هەڵەیە ئێمە ئەینێرین بۆ مؤەلیفەکە بۆ ئەوەی کە چاکیکە. بەڵێ پاژماوەیەکی تر ئیمێڵێکی دوای 11 ڕۆژ لەما ئیمێڵێکی تران بۆ ناتن وتیان بەڵێ ئێمە تەکیدەکەینەوە کە ئەو هەڵەیە کە جەنابە دۆزیوتەتەوە هەڵەیە و لەم چاپەی تازەی کتێبەکە لە چاپی تازەی کتێبەکە ئێمە ڕێکی ئەەکەینەوە. گرنگەوە هیچ کاریگەرێکی خراپی هەیە ئەگەر بم هەڵەیە هەر بەردەوام بووە کاریگەرێکە بڵێن لەسەر ژیانی مرۆڤ نییە بەڵام کاریگەرەکە لەسەر خوێندکارانە. ئەو خوێندکارانەی کە لەسەر ئاستی جەنجکە سەدەها هەزار خوێندکاری دکتۆرا ئەمە ئەخوێنێتەوە ئەمە کاریگەرێکی خراپە لەسەر ئەم خوێندکارە و لەوانە یعنی نمرەی تاقیکردنەوەکەی زۆر باشە.